بەناوی خوا ئەو شانی کە پێویستن لە کاتی پارەداندا. نەکیت واتە نەخت کاش. کرێدی کارتە لەگەڵ بانکە کارتمان هەیە بەڕێزان بانکە کارتە. جیاوازی نێوان کرێدی کارتە لەگەڵ بانکە کارتە چییە؟ کرێدی کارتە هەردووکیان هەر کارتی بانقین بەڵام کرێدی کارتە پارەکەی خۆت نییە و قەرزە لە بانکت وەرگرتووە یاخود لە بانکی وەرەگری و بە شێوەی قیست پارەکەیان ئەدەیتەوە. ئەگەر هاتوو پارەکە لە کاتی خۆیان نەدەیتەوە ئەوە سووی ئەچێتە سەر. بەڵام بانکە کارتە پارەکە هەمووی هی خۆتە و لە حسابە بانکەکەت هەیە و بەکاری ئەهێنی. بەڵام ئەوەندە بزان بەڕێزان ساحب دوکانەکان لە تورکیایە کرێدی کارت و بانکە کارتە هەردووکیان بمعنەی کارتی بانکی بەکار ئەهێنن. تێماسز چیە بەڕێزان؟ تێماسز تایبەتمەندیەکی کارتی بانقیە کە بەبێ ئەوەی کارتەکە بکەیتە ناو جیهازی بانکەکەوە دەتوانیت پارەکە بدەیت. یعنی تەنها کارتەکە دەلکێنیت بە جیهازی بانکەکە و تەواو ئیتر خۆی پارەکە وەردەگرێت بەبێ ئەوەی بیکەیتە ناو جیهازی بانکەکە و ڕەمزی کارتەکە لێدەی خۆی یەکسەر هەموو شتێکت بۆ جێبەجێ دەکات. ئەدەمە واتە پارەدان. پێشین تاکسید. پێشین واتە یەکسەر پارەکە بدەیت. تاکسید واتە بە شێوەی قیست. پارە ئوستو باقی. کەسا قاسە. کاسیەر واتە کاشێر. لێرەدا بەڕێزان ئەو شانەی کە پەیوەندیان هەیە بە بەرهەمەکەوە باز دەکەین. ئورون واتە بەرهەم. مالزەمێ واتە ئەسباب. کالیتە واتە کوالێتی. مارکە هەر مارکەیە. مۆدێل هەر مۆدێلە. نومارە کەی بەکاردەهێنین بەڕێزان؟ بۆ نمونە دەڵێن ژمارەی پێڵاوەکەت ژمارەی قاچت دەڵێن ئەیا کە بنومارە سێ واتە ژمارەی پێڵاوەکەت. بۆ ئەم شتانە بەکاردەهێنین لە بازارکردن یاخود پەیوەندی بە بەرهەمەکەەوە هەبێت. ئەگەر بەدەن واتە سایز لارجە سمۆڵە میدیەمە بەدەنی پێدەوترێت. ستۆک واتە مەخزن. بۆ نمونە دەچی بۆ دوکانێک شتێک دەکڕی یعنی حەزت لە کراسەکە میدیەمی هەیە بەس لارجی نییە تۆ لارجت بۆ دەبێت بە ساحب دوکانەکە دەڵێ ئەمە لارجی نییە ئەڵێ وەڵا لە دوکانەکەیان نیمانە لە ستۆک هەمانە واتە لە مەخزن هەمانە ئەگەر ئەتەوێت بۆ تهێنین. یەنی ئورون ئێسکی ئورون. یەنی واتە نوێ. یەنی ئورون واتە بەرهەمی نوێ. ئێسکی ئورون واتە بەرهەمی کۆن.